شۆڕشی ژینە و هێزی پێشمەرگەی کۆمەڵە پەیامی کۆمیتەی ناوەندی بە بۆنەی 31 جوەزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە. 31 جوەزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵەیە. 45 ساڵ لەمەوبەر بەردی بناغەی هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە بارودۆخێکدا دانرا کە کۆمەلگای ئێران لە بەردەم وەرچەرخان و گۆڕانکاریەکی مێژوویدا بوو. لەلایەکەوە کۆمەڵانی خەڵک کە بە شۆڕشێکی جەماوەری لە دەسەڵاتی دیکتاتۆری پاشایەتی ڕزگاریان بوو دەرفەتێکیان بۆ ڕەخسا تا هەناسەیەک بە ئازادی هەڵبکێشن و لەلایەکی دیکەشەوە ترس لە زاڵبوونی ڕژیمێکی لە ڕادە بە دەرکۆنەپەرست و دوژمنی ئازادی کە خۆی ئامادە دەکرد بۆ بەدەستەوەگرتنی دەسەڵات کۆمەڵگەی ئێرانی داگرت بوو. لەوەها بارودۆخێکدا هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە وەڵامدانەوە بە ویستی ڕەوای خەڵکی کوردستان هاتە سەر گۆڕەپانی سیاسی و نظامی کوردستانەوە. هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە یەکەم ڕۆژی دامەزراندنی پاش ڕاپەڕینی 57 هێتاوی بۆ پارێزگاری لە دەستکەوتەکانی ئەو ڕاپەڕینە بۆ دیفاع لە ئازادی و سۆسیالیسم، بۆ دیفاع لە بەرابەری ژن و پیا و بۆ دیفاع لە مافی دیاریکردنی چارەنووسی خەڵکی کوردستان دامەزرا. ئەم هێزە بە درێژایی تەمەنی لە خزمەت هەژاران و چەوساوەکان دژ بە زاڵم و زۆردار و سەرکوتگەر و داگیرکەر بووە. سەنگەری داکۆکی لە بەرابەری ژن و پیا و پاڵپشتی بە هێزی ژنان بۆ بەدەستێنانی مافە ڕەواکانیان بووە. لایەنگری ئازادی بێشەرت و مەرجی سیاسی و خۆڕێخستنی جەماوەر بووە و لە بەرامبەر هێزی داگیرکەردا جەسوور و کۆڵنەدەر بوو. ئەو هێزە لە درێژەی خەباتی خۆیدا گەلێک دیاردەی نوێی هێنایە نێو خەباتی چەکداری لە کوردستان و ناوچەکە. ئەم هێزە تۆوی بیری ئازادی خوازی و یەکسانی و ئاواتی جیهانێکی باشتری لە ناو دڵی زەحمەتکێشانی کوردستاندا گەشاندوێتەوە. هێزی پێشمەرگەی کۆمەڵە بە شانازیەوە دەتوانێت نیشانی بدات کە لە ماوەی ژیانی خەباتکارانەیدا لە پاڵ خەباتی شێلگیر و پڕ لە گیانبازیدا هێزێکی وشیاری دەر داکۆکیکاری ئازادی سیاسی و مافە سەرەتایەکانی خەڵکی زەحمەتکێشی کوردستان بووە. هێزی پێشمەرگەی کۆمەڵە هەر شوێنێکی جێهێشتووە تێیدا شوێنەوارێکی پڕلەوانەی بە نرخی لێداناوە. ئەم یادگاریانە پشتیوانی پێشڕەویەکانی ئەم هێزە بوون. کار و چالاکی بەردەوامی هێزی پێشمەرگەی کۆمەڵە بەستێنی چەندین حرەکەتی جەماوەری لە کۆمەلگای کوردستاندا بوو. ئاڵای بزوتنەوەی شۆڕژێڕانەی کوردستانی شەکاوە ڕاگرت و ڕێگەی نەدا لە هەوراز و نشێوەکانی ئەو بزوتنەوەیەدا ورەی جەماوەری خەڵکدا بەزێت. لە درێژێ و بزوتنەوەیەدا کە کوردستانی خۆڕاگەر دەبێ بە مەکۆی شۆڕشی ژینە. ئەمڕۆ لە کاتێکدا کە شۆڕشی ژن ژیان ئازادی لە شکڵ و شێوەی غەیرە پێشمەرگانە و جەماوەریدا درێژەی هەیە و کوردستان لە هەموو کات زیاتر تینووی ئازادی و بەدەستێنانی مافەکانی خۆیەتی چۆنایەتی هەڵسوکەوتی هێزی پێشمەرگە لە شۆڕشی ژینادا و خزمەتکردن بە خەباتی مەدەنی و جەماوەری گرنگترین ئەرک و ئەولێویەتی ئەم هێزەیە. ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە هاوکات ڕۆژی گیانبەختکردنی هاوڕە سەعید موعینی کاکخانە یەکەمین پێشمەرگە و یەکەمین گیانبەختکردووی کۆمەڵەیە. کاکخانە لە سیما ناسرا و خۆڕاگرەکانی زیندان و ئەشکەنجەگاکانی دیکتاتۆری پاشایەتی و ساواکە کە 18 مانگ لە زیندانی تاکە کەسی ڕاگیرە ئەشکەنجە درا، بەڵام هیچ کات لێوی نهێنی پارێزی نەکردەوە و تەشکیلات و هاوڕەکانی پاراست و سەربەرزانە لە زیندان هاتە دەر. لە ساڵهاتی ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵەدا سڵاو دەنێرین بۆ یادی کاکخانە و زیاتر لە 2600 گیانبەختکردووی ناوڕێزەکانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران کە لە ماوەی 45 ساڵی ڕابردوودا لە خەباتی پێشمەرگانە لە زیندان و ژێرە شکنجەی فاشیستەکان و لە خەباتی جەماوەری گیانی ئازیزیان بەخت کرد. سڵاو دەنێرین بۆ یادی ئازیزی 600 گیانبەختکردووی شۆڕشی ژن ژیان ئازادی کە بە گیان فیدایی خۆیان کۆمەلگای ئێرانیان یەک هەنگاوی گەورە بەرەو پێش بەرەو سەرکەوتن برد. پیرۆز بێت 31 جوەزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە.